نزیکەی 24 ساڵ بەر لە ئێستا وێڕایی بڕینی هەوراز و شێوەکانی ڕێگا دەگاتە وڵاتی سوید. ئێستا لە یەکێک لە شارە بچووکەکانی ئەم وڵاتە دەژی. کوڕە کوردێکی پەیکەرتاشی دەست و پەنجەڕەنگین بەهۆی لێهاتووی و کارزانیەوە. ژمارەیەک لە پەیکەرەکانی لە هەندێک لە شارەکانی ئەم وڵاتە دانراون وێڕای ئەوەی کە جێگا پەنجەی لە شارەکانی کوردستانیش دیار و بەرچاون. با لە زمان خۆیەوە ببیسین ئەم کوڕە کوردە کێیە و زیاتر لەگەڵ پیشەکەی ئاشنا ببین. شۆڕژەمین پەیکەرساز سەرەتای من لە شارە پشکۆلانەکەی سەشنار لە سلێمانی لەدایک بووم و هەر لە مناڵی و خولیای نەڵێم هوەر بەڵام ئیشی دەست و ئەم شتانە بووم. بیرمێتەوە کە مناڵ بووم بە میوانی ئەچوین بۆ لای باپیرم لە کفری و باپیرم ئاسنگەر بوو، ئاسنگەرێکی زۆر جوان بوو، کابرایەکی نورانی بوو. دانیشتم بە دیاریەوە پارچەی ئاسنیامێ و منیش سیرمە کرد و زۆرم حەز بە ئەو تیشی ئاگرە بوو کە لە ناو کوورەی ئاگرەکەیە ئەوان بە وەختی خۆی بە هەوا ئیشیان پێ کرد. من نەمەزانی ئەو کاتە بەڵام هەستەکەم هەرە و سەرەتایە بوو کە منی دروست کرد. لەگەڵەوەی هونەری وێنەکێشان خولیای منداڵی و دەستپێکردنی کاری هونەری شۆڕش بوو بووە کلیلی دەرگایەکیش بۆ کرانەوە بەڕووی هونەردا. پاشچوونی بۆ قوتابخانە و بڕینی قۆناغەکانی خوێندن هونەری پەیکەرتاشی هەڵدەبژێرێ و کاری لەسەر دەکات کە جێگا پەنجەی لە شارەکانی سلێمانی و هەولێر دیارە. ئاسکەکانی کانیاسکانی سلێمانی و ئەسپەکانی لای پارێزگای هەولێر پەیکەرە دروستکراوەکانی سەردەمی لاوی شۆڕژ ئەمینن. من هەر لە مناڵیەوە لە قوتابخانە سەرەتاییەکانەوە زۆر حەزم بەر نەقاشی ئەکرد. نەقاشی ژەو کاتە شتێکی هەر ئەو شتە هەبوو. وابزانم لە هەموو پۆلە سەرەتاییەکانە من یەکەم بوو هەموو ساڵێک، لەوانەیە کە لە هەموویە خراپ بووم بەڵام لە نەقاشیە زۆر باش بووم. وازم هەرەوە ژوای لێ کردم کە تۆزێ گەورە بووم و بیرکەمەوە پەیمانگای هونەر جوانەکانم هەڵبژارد و ئەوە سەرەتایەکی گەورەی هونەری من بوو کە گەڕامەوە بۆ شاری سلێمانی و لێەوە دەستم پێ کرد. لە پەیمانگای هونەر جوانەکانەوە گیرام لە سلێمانی زۆر بە شێوەیەکی شێتانە و قوڵ من پەیمانگام تەواو کرد. ئەوەشەوە بوو کە هەموو کاتێ و هەموو ڕۆژەکانم و شەوەکانم لە پەیمانگا بووم. هەتا کەسان نەیانەزانی شۆڕژەمین قوتابیە لێوان نەزانی کرێکارم هەر بە بەدلەیەکی وایەوە بووم و قژلولێکی زەعیفی ناشین بووم، خەریکی ئیشوکار بووم و بەڵام هونەرەکەم مەبەست بوو و کە بەشی پەیکەریشم هەڵبژارد ئەوە بوو کە ئەمزانی من لە هونەری پەیکەرسازیە زیاتر حەزەکەم شتەکان بەرجەستە بن وەکو
هوەری نەقاشی وێنەکێشان شتێکی سەتحی بوو بۆ من هەرچەنە لە هاتنما بۆ سوید لەبەر بێ دەرامەتی و بێپارەی ئەومانە تەکنیکێکی خۆمم هەبوو کە ئیشەکان بەرجەستە بکەم زیاتر شتێک بێنە دەرەوە لە تابلۆکە وەکو پەیکەر وابن بەڵام ئەوە ئیشی من نەبوو زیاتر نەقاشی هەرچەنە حەزیشم لێتی بەڵام ئیشی پەیکەر لە سەرەتاوە لە کوردستان بەو ماتریالانەی کە هەن لە کوردستانە و فێر ببووین ئەو ئیشانم کرد کە پەیمانگام تاو کرد ئەو پەیکەرانەی ئەو فولکانەی کە لە سلێمانیە دروستم کرد زۆربەی ئیشەکان یا میتالی ئاسن بوو لە فولکەکانی دارە سوتاوەکە و فولکەکەی سژن و پڵنگەکەی سژن و فولکەکەی ئاسکەکانی کانیەسکان و فولکەی سەشنار و چەنەها فولکەی کە لە سلێمانیا وەختی خۆی دروستم کرد و لابران و نەمان و پاشان پەیکەرەکانی شاری هەولێر هەر دوا بە دوای ئەوە داوا کرام کە لە شاری هەولێر یعنی قوتابی بووم و نەشمەتوانی زۆر بەم ناوبۆلایە بچم بەڵام ئەوە بووتر بە شێوەیەکی خێرا کۆمەڵی ئیشی باشیشم کرد لە هەولێر لە ئەزال ئیشەکانی بەردەمی پارێزگای هەولێر ئەسپەکان ماونەتەوە و بە جوانی پارێزراون و ڕەنگە لاش ببرێن بۆ شوێنێکی باشتر کە من لە جەنابی پارێزگاری هەولێر و جێگری پارێزگاری هەولێر بیستم کە ئەیانێ بیبەنە شوێنێکی باشتر چونکە وەکو یادگاریەکی گەورەیە کە لە منەوە ماوەتەوە لە کوردستان. بەهۆی زوڵم و زۆری داگیرکەران و بارودۆخی ناسەقامگیریە و سەردەمەی کوردستان ژمارەیەک لە لاوان وڵات جێدێڵن و پڕێوەی وڵاتانی دیکە دەبن. ئێران، تورکیا، رووسیا ئەو وڵاتانن کە پێش هاتنی بۆ سوید شۆڕش لێیان جیاوە. من بە حکمەوەی کە هونەرمەندم چوومەتە شوێنێک دەستی خۆمم بەجێ هێشتووە. لە ئێران بووم ئیشم کردووە هەتا من چونکە زۆر خولیای دیکۆرات و ئەم شتانم هەبووە وەختی خۆی بڵێن دیکۆراتی ناوماڵ و دیساین ئەومانم هەبووە توانیومە لە زۆر شوێن ئیشی خۆم بەجێ بێڵم کە لە تورکیا بووم ئیشی زۆربەی ئیشی سینەمامە کرد لەوێ لەگەڵ ڕێژیسورێکا بووم زۆربەی پۆستەرات وشتی سینەما و ئەمانەمان دروزە کرد و ئیشی مانکان و فۆتۆمۆدێل و شتانەی لێبوو و دوایی هەڵهاتم چوون بۆ رووسیا و لەوێ کەمێک خوێنم پاشان جێی من نەبوو چونکە من بۆ شتێکی کە مەبەستم بوو کە بگەمە وڵاتێک کە بتوانم پەرە بە ئیشە هونەرەکانم یا بە شێوازی هونەری خۆم یا بە بڵین مستەوای خۆم بم لە ئیشی هونەرە و ئەوە بوو کە گەشتمە سوید زیاتر توانیم ئەو شتانە بکەم. هاتنە ناو کولتور و فەرهەنگێکی دیکە و فێربوونی زمان و خۆگونجاندن لەگەڵ کۆمەلگا کارێکی هێندە ئاسان نییە لەگەڵ ئەوەشدا کە بردنە پێش و گەیشتن بە خواست و ئارەزوەکان هەوڵ و هیممەت و ماندووبوونی دەوێت. شێوەی کارکردن و ئەو کەرەسە و ماتریالانەی لە سوید بۆ دروستکردنی پەیکەر بەکاریان دەبەن چین؟ سەرەتای دەستپێکردنم لە سوید بە ئیشی بەرد بوو و ئەوە بوو من فترێک یارمەتی ینی ئەسیستێنی هونەرمەندێکی بەناوبانگی سوید بووم ئەلیسابێت ئێکستران و زۆری پێخۆش بوو من زیاتر شارەزایی ئیشی بەردم لای ئەو پایکرۆک و ئیشی مەرمەڕ ئیشی مەرمەڕی ئیتالیۆمانە و دوای ئیشی دیاباس گرانیت تۆمانە
لە ستۆکۆڵم و پاشان لە چەند شارێکی گەورەی سویددا کە ئیسەش ئیشم هەیە بڵێن لە باکووری سوید ئیشی گەورەم هەیە لەوێ دانراون و فرۆشراون بە ئیشی بەردەسم پێ کرد ئەوە بوو ئەتر من خوێنم دوای چەند ساڵێکی کە دوای ئەوە نەمتوانی ئیشی بەرد پەرە پێ بم ئەوە بوو ئیشی برۆنزم دەست پێ کرد ینی ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتاکان ئیشی برۆنز من زیاتر لە 24 ساڵە خەریکی ئیشی برۆنزم لە ینی هەر لە بیدایەتەوە کە هاتم خولای ئیشی برۆنز بووم لە کارگەیەک ئیشم کرد لە ستۆکۆڵم پاشان خوێنم و دواییش من حەزم کرد ئیشەکانی خۆم دایڕێژم خۆم دروستی کەم بە ئیشی ینی بە مۆم و بە ئەمانە تا ئەگەن بە مەرحەلی برۆنز و لا یەزال ئیشەکانم خۆم ئەیکەم بەو قابلەتی کە هەمە بڵین لە ستۆدیۆکەم ئەگەر نەشتوانم هەر لەو کارگەیە ئیشە گەورەکانم جێبەجێ یەکەم و ماتریالی کەژ وەکو ستیل دوایی عینەشت ئەوە هاتە ئاراوە من ئەو ماتریالانەم هەڵبژار زیاتر کە بەکارێن لە هونەری پەیکەرسازیە بۆی بمێنەوە ینی ماتریالێ بێ کە شایانی ئەوە بێ کە زیاتر وەکو هونەری پەیکەرسازی بەکار هاتووە. ئەو کارانەی کە لە سەرەتاوە دروستم کرد زیاتر لە باکووری سویدن و ئەو کارانەش ئیشی بەرد بوونە چەند ئیشێکە وابزانم هەر ئەو ئیشانەش بوو کە وای لە من کرد زیاتر کە بتوانم بەردەوام بم لە ئیشی پەیکەرسازیە چونکە ئەو کاتە من دەرامەتی مادیم زۆر کەس بوو ئەو ئیشانەی کە فرۆشتم زیاتر وەکو چۆن سەربازێک چەکی پێبێت ئەچێ بۆ شەڕ یا پێشمەرگەیەک چەکی پێبێت و بڕوا شەڕ کات بەبێ چەک ناتوانێت منیش چەکم بۆ خۆم کڕی ئەویش ئەوە بوو ئەو کەرەسانەی کە بۆ ئیشی پەیکەر بەکارێت زیاتر ئەو پەیکەرانەش زیاتر لە ئیش لە بەردی کوارتسیت بوو کە ئیشێک بەردێکە لە باکووری سوید هەیە و پۆرفیر زیاتر ئەمیشانە بەردانە زیاتر لە گرانیتەوە نزیکن کە بە یەکێک لە هەرە بەردە ڕقەکانی دنیا دادەنرێت بەردی مەڕمەڕ زۆر نەرمە وەکو لە نەرمیە بڵێن ئەوانەی کەی هەر شاردوتەوە چونکە ئیشی بەردی ئەو نوع بەردانی کە پێشتر بەکارم هێناوە زیاتر بۆ ئیشە گەورانە بوو ئەتر زیاتر دەستم کرد بە ئیشی برۆنز و لێبوو مانی وازم هێنا لە ئیشی بەرد فترەیەکی زەمەنی. باکووری سوید، ستۆکۆڵم، وڵاتەکانی فەڕەنسا و ئینگلترا ئەو جێگایانن کە پەیکەری شۆڕشی لێدانراوە. من پەیکەرم هەیە لە باکووری سوید و لە ستۆکۆڵم و لەم شاری خۆم و ئیشی کەش ینی ئیشی پەیکەری تایبەتی کە کردومە بۆ کەسانی کە لە سوید لە چەند شاریش کەش هەن و لە دەرەوی سویدیش لە فەڕەنسا هەمە ئیش و چەند ئیشێکی شم براون بۆ ئینگلتەرا ینی من لە ماوە کورتەی کە لێرە بووم ینی هەر ئەوەنە پێ ئەکرێت کە ینی ئاسان نییە لە وڵاتی لە ئەوروپایانی لە هاندەرانە بتوانیت خۆ بگریت ینی زۆر ئاسان نییە بتوانی نەڕوخیت و ئیشەکەی خۆ گەورەکەیت بۆیە ئەم ئیشەی ئێمە ینی ئێستا پێویستە ئەو تەکنیکە لە کوردستانی شە بەکار بێت و ئیسفادە لە ئێمە بکەن ئەو شارزایی کە ئێمە هەمانە ئێستا.
بەپێی هەلومەرج و ئەو کۆمەڵگایی تێیدا دەژی و پێشکەوتنەکانی دنیای سەردەم حەز و ئارەزوو خولیاکانی مرۆڤیش ئاڵوگۆڕیان بەسەردادێ بە تایبەت هونەرمەندان وێ ڕایناسکی هەستیان زیاتر بە شوێن نوێبوونەوە و ئاڵوگۆڕدان بۆ گەیشتن بە حەز و ئارەزوو خولیاکانی شۆڕش لە هەوڵی دۆزینەوەی ڕێگایەک بوو بۆ پەرەپێدان بەکارەکەی. لە سەرەتاکانی کە هاتم بۆ سوید من هەستم کرد زیاتر تۆزێ پێویستیم بە شتی تازە هەیە کە فێر بم ئەوەژە بوو ئەوە بوو کە خۆم فێری ئیشی زەرەنگەری کرد زیاتر حەزم کرد ئیشێ بکەم لە بواری ئیشەکەی خۆما بێت وەکو ئیشی پەیکەر بەڵام لە شێوەیەکی میناتورە من وەکو زەرەنگەر بەکاری بێنم شتی شاز ینی شتی دیساین شتی تاک نەک بڵین مەس پرۆدوکت ینی بڵین زیاتر لەسەری دروستکەمەوە چەند دانەیەک شتەکان تاک بوون بۆیە زیاتر پەپولار و ینی مەرغوب بوون ینی من زۆر ئینجا لە مەجای میتالە زیاتر قوڵ بوومەوە بڵین ئیشی برۆنز کە زیاتر ئەوە بوو بە شتێکی قوڵ کە من ئەمەوێت ئەو بوارە پەرە پێ بەم لەگەڵ میتالی ستیلە کە چۆن ئەو دوو میتالە ئەمێنێتەوە بە هەزارەها ساڵ ینی ئیش هەیە تا 5,000 ساڵ زیاتر کۆنا کە دۆزراوەتەوە لە ئازال بە ئیشی برۆنز کراوە فیرعەونیەکانەمانە بەڵام ئێمە تا ئیسە نەمانتوانیوە لە کوردستانە ئەو شتە بەکاربێنین و زیاتر ئیشە هونەرەکانی خۆم ئەمەوێت بڵێن لە قەبارەی گەورە و بچووکە بە ئیشی برۆنز بە بڵین بە مادەی برۆنز داڕێژم. ئایا ئەم پەیکەرتاشە شێوازی تایبەت بەخۆی هەیە یان لاساییکردنەوەیە لە پەیکەرتاشەکانی دیکەی ئەوروپایی؟ من ئیشەکانم زیاتر چونکە خۆم بڵین لە ئەکادمیەن ئەی خوێنم یا خوێنومە ئیشەکانم بە ئەکادمی دەست پێ کردووە بەڵام تابعیشی ئەوروپی ماوەتێ زیاتر ینی بە حکمەوەی کە ئێمە لە ئەوروپا ینی ئەبێ شتەکان زیاتر ئاسان کراونەتەوە ینی هەستەکەم من شێوازێکی تایبەتی بە خۆمم هەیە ینی ڕەنگە ئەوانەی کە هونەردۆست و هونەرزان بن و کەسێ بن کە متابعەیە دوای هونەری من کەوتە بن ئیشەکانم بناسرێنەوە بزانن ئەم ئیشە ئیشی شۆڕژەمینە ئیشی فلان کەسە هەست دەکەم ینی ئیشەکانم تایبەتن بە خۆم و زیاتر ئیشەکان بڵین تابعیشی ریالیست تەجریدی ینی ئەبستراک سوریالیست ینی تێکەڵاوە شتەکان بە حکمی ڕۆژگار ینی من شتەکان ئەگۆڕێن ینی هونەرمەند لە گۆڕانە دەیمەن بۆیە ینی تقریبا هەست دەکەم ستایلێکی تایبەتیم هەیە بە خۆم و بەردەوام پەری پێ ئەم. ساڵی پار بڵین من لە کوردستانەوە داوەتێکم بۆ هات لە وەزارەتی ڕۆشنبیری لاوانەوە بۆ شاری سلێمانی لەسەر حکوومەتی کوردستان ئەنجومەنی وەزیران ڕۆشتمەوە بۆ کوردستان و پێشەنگایەکی سەرکەوتوم کرد لە شاری سلێمانی و زۆر جێی خۆی گرن تەسەورم ناکرد خەڵکی کوردستان ئەوەنە بەو مستەوە باشەوە بن کە هاتن و بۆ پێشەنگاکەم بەڕاستی زۆر شێوەیەکی باش بوو هەرەوە بوو لە شاری هەولێریشەوە پێیان وتم
حەزەکەین ئەو پێشەنگایە بینی بۆ شاری هەولێر بەڵام بەداخەوە لەبەر ئیشەکان هەمووی فرۆشرا بوو زۆربەی نەمتوانی بڕۆم بۆ شاری هەولێر لەبەرەوە ئیم ساڵ ئەو دەعوتنامەیەم لە شاری هەولێریشەوە بۆ هاو لە وەزارەتەوە کە چووم لە مانگی حوتە لە کوردستان بڵین لە هەولێر ئەو پێشەنگایم کردەوە لە هۆڵی میدیا هەر ئەوە بوو ئەو بیرۆکەیە بوو کە ئەو ئیشانیان بینی لە شاری هەولێر و پیان خۆش بوو کە ئەو ئیشانەی من گەورە بکرێت کە من چەند ئیشێکی گەورە دروستکەم بۆ شاری هەولێر کابێ بە شاری گەشت و گوزار لە کوردستان و وڵاتە عەرەبیەکانە بەڵام ئێستا دەستم کردو بۆ ئیشانە زیاتر و لەم ماوەیە یەکێک لەو ئیشانە ئەڕاتەوە بۆ کوردستان کە خانمە یا خاتوون لیدی زۆرم حەز کرد یەکێ لە ئیشە برۆنزەکانم گەورە بکرێت لە شاری سلێمانی یا لە شاری هەولێر خۆم یا کەسانی کە ئەتوانین ئەو ئیشە بکەین ئەگەر ئەو شتەمان بۆ بکرێت لە کوردستان بەڵام لەم کاتە نەمانتوانی بۆیە من ئیشی ستیلمە باش زانی لە دوای ئیشی برۆنزەوە ئەم ئیشانەش هەر بۆ هەولێرە تقریبا نزیکەی 7 مەتر بەرزە بێم ئیشە ئەو ئیشی کەشیان ئەدەکرێ بە 5 مەتر 6 مەتر قەرار وایە ئەوانش لە ساڵی داهاتووە گەورە بکرێن و ببرێنەوە کوردستان پەیکەری خاتوون یا خانم لیدی کە تەواو بووە و دروست کراوە بۆ شاری هەولێر بە بەرزی زیاد لە 10 مەتر بە مادەی ستیل دروستم کردووە پێخۆشحاڵم کە بچین ئێستا ئەو پەیکەرە ببینین پەیکەرێک لە ژن بۆ دایکی کورد هێندە جوان بێ کە لە هەموو دنیاوە بێن بۆ سەیری ئەمە ئەو پێناسە بوو کە شۆڕش لە پەیکەری خاتوونی کرد بەرزی خاتوون زیاتر لە 10 میترە و لە مادەی ستیل دروست کراوە قەرار وایە لە جوانترین شوێنی هەولێر دابنرێت پەیکەری خانم یەکێکە لەو بیرۆکانەی کە لەگەڵ ما بوو گەڕامەوە بۆ کوردستان ساڵی ئەم ساڵ و زۆر بەلامەوە جوان بوو کە شتێکی وا بکرێت مۆنەمنتێ بۆ ئافرەت بۆ دایکی کورد کە هێشتا لەو قەبارەیە نەکرابێت لە کوردستانە و پاشان شتێبێک کە بمێنێتەوە بە ماتریالێکی وە کە شاز بێت و ینی شتێکی زۆر جوان بێ کە لە هەموو دنیاوە بێن بۆ سەیری ینی ئیشێکی مۆدێرنە ئەو مادەی کە لێشی دروستکراوە ستیلە و ستیلیش ینی ئەم مادە یەکێکە لەو ماتریالە باشانەی کە لەم کارگایە بەکارەهێنرێت و ئەمێنێتەوە و بە گەرنتیش هەتایە و هەموو یەکێک لەم شتانە ئای پێیاتە خوارە و ئینارەی تایە ینی ڕووناکی تایە یا ڕووناکیێکی جیاواز یا ڕووناکیێکی یەکسان لە هەموویە هەبێت پەیکەرەکە
طبعا ئەمە بنەوەیەتی وەکو بڵێن پێی ئافرەتەکە و ڕانی دایەتە سەرەوە و کەمەری و تاچێتەوە بۆ سەرەوە بەڵام لە میشایە من زیاتر نەرمی لەشی ئافرەتم پیشانناوە جوانی ئەو شکڵە بەڵام بە شێوەیەکی زۆر تەجریدی ئەبستراک ئۆکەی تا دوورکەیتەوە لێوەی شکڵەکە جوانتر دیارە لە ڕۆژدا یا لە شەودا حتمما سێبەر و ڕووناکی دەوری زۆرە بینێت کە ئەو سێبەر و ڕووناکی هەبوو ئەوسا هەز بە شکڵی جوانی ئەو ئیشە ئەەکەی ئەوسا تۆ خانم بە تەواوەتی ئەبینی من ئێستا بە تۆ بڵێم ئەمە ناوی خانمە ناوی باپیرەیە هەرچیەکە بەڵام من ناوێکم لێ ناوە ئەو ناوەش ئێم بە تۆ لە داهاتووە تۆ خۆ ئەو ناوە ئەقەبڵێنی لەسەر ئیشەکەم چونکە تا ئیشەکەم نەبینیت ناوەکەی من ناکڕیت بەڵام من ئەبێ ناوێکی بۆ دانێم وەکو هونەرماند. زۆر بوونەولاوە کوردانەی کە بەهۆی ناسەقامگیری بارودۆخی ئەو سەردەمەی کوردستان لەگەڵەوەی کە ئەزمونێکی زۆریان هەبوو بەڵام ڕوویان کردە وڵاتانی بیانی و لێرە برەویان بە کارەکەیاندا و کارەکەیان تۆکمەتر و پتەوتر کرد. بەڵام لە کاتی ئێستادا کە بارودۆخی کوردستان سەقامگیرە و وڵات هێدی لە هەموو بوارەکاندا خەریکە نۆژەن دەبێتەوە ئەوانیش ئەگەڕێنەوە باوەشی دایکیان و لەوێ خزمەت بە کوردستان دەکەن.